پەیامی کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ کرێکاران، ژنان و پیاوانی کرێکار. ئێوە وەک بەشێک لە چینی جیهانی کرێکار بەهۆی ڕۆڵی سەرەکیتان لە بەرهەمهێنانی سەرمایەداریدا لە ڕووی مێژووییەوە خاوەنی توانایی و پۆتانسیێلی ڕزگاری مرۆڤایەتین لە دەست نەهامەتی و وێرانکاریەکانی نظامی سەرمایەداری. ئێوەن کە دەتوانن کۆتایی بە چەوسانەوەی مرۆڤ بەدەستی مرۆڤ بهێن و ژینگەی مرۆڤەکان لەو مەترسیانەی نظامی سەرمایەداری پێکی هێناوە ڕزگار بکەن. کرێکارانی ئێران لە سەردەمی شۆڕشی مەشروتەوە تا ئێستا بەردەوام لە خەبات و تێکۆشان لە دژی دیکتاتۆریەتی چینی دەسەڵاتدار هەر لە ڕژیمی پەهلەویەوە بگرە تا ڕژیمی ئیسلامی ڕۆڵی پێشەنگ و حاشا هەڵنەگریان بینیوە. خەبات و تێکۆشانی بێپسانەوەتان لە سەردەمی ئێستادا ڕاستەوخۆ چینی سەرمایەدار و حکوومەتە پشتیوانەکەی و سیاسەتە ئابووریە نێۆلیبرالیەکانی ئەوانی کردوتە ئامانج. لە بارودۆخی سیاسی ئێستای کۆمەڵگای ئێراندا تەنانەت بزوتنەوە داواکاری تەوەرەکانی ئێوەش ئەستێرەیەکی درەوشاوەیە لە شەوە زەنگی دیکتاتۆری دەسەڵاتدار و بەکردەوە جێگە و پێگەیەکی سیاسی گرنگی بەدەستهێناوە. بەشی پێشڕەوی چینی کرێکاری ئێران بەهۆی خەبات و تێکۆشانی درێژماوە وشیاری چینایەتی و سیاسی و هەروەها ئەزموون وەرگرتن لە خەباتی جیهانی چینی کرێکار سەرەڕای تەنگ و چەڵەمە و ئاستەنگە جۆراوجۆرەکان هەنگاوی گرنگی لە بواری پێکهێنانی ڕێکخراوەی سربەخۆی چینایەتی داناوە. لە درێژەی ئەم ڕەوتەدایە کە دەکرێ ئومێدوار بین کە لەگەڵ هەر درزێک کە لە دیواری دیکتاتۆری سەرمایەداری دەسەڵاتداردا دروست دەبێت، هاوسەنگی هێزی خەباتکارانە هەرچی زیاتر لە بەرژەوەندی بزوتنەوەی چینایەتی کرێکاراندا بگۆڕدرێ و شاهدی پەرەسەندنی ڕێکخراوە جەماوەری و سربەخۆکانی کرێکاران بین. لە راپۆرتی سیاسی کومیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێراندا بە کۆنگرەی سێنزدەهەم لەسەر پێویستی بەشداری چالاکانەی چینی کرێکار لە شکڵپێدان بە ئەڵتەرناتیڤی سیاسی جێگرەوەی کۆماری ئیسلامی جەخت کراوەتەوە. ئەمە ئیمکانێکی واقعیە. ئەم ئەڵتەرناتیڤە دەتوانێت لە ڕێگەی درێژەدان بە خەبات و تێکۆشانی ئامانجدار و شێرگیرانەوە وتاری سۆسیالیستی لە هەناوی ئەم خەبات و ناڕزایەتیانەی ئێستادا زاڵ بکات. تەنیا لەم ڕێگەیەوەیە کە بەرهەمی ڕەنج و خەباتی چینی کرێکار نابێتە هۆی گۆڕینی باڵی سەرمایەداری دەسەڵاتدار و جێگرەوەی لەلایەن باڵێکی دیکەی سەرمایەداری ناو ئۆپۆزیسیۆنەوە. بەشداربووانی کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران جارێکی دیکە پەیامی هاوڕێیەتی، هاوپشتی و هاوخەباتی خۆیان لەگەڵ ئێوە ژنان و پیاوانی کرێکاری ئێران دووپات دەکەنەوە. کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران ئۆکتۆبری 2024 ڕەزبەری 1403 هەتاوی. پەیامی کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران بۆ ژنان و پیاوانی شۆڕشگێڕ و خەباتکاری ناو زیندانەکان. ئەندامانی بەشدار لە کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمۆنیستی ئێران لە ناخی دڵەوە درود دەنێرن بۆ ئێوە کە بوێرانە لە بەرامبەر کۆنەپەرستی دەسەڵاتداردا ڕاوەستاون و خەبات و تێکۆشانی قارەمانانەتان لە پشت تێلبەندەکانی زیندانەوە بەرز دەنرخێنین. زایەڵەی بەرزی خەباتتان تین و تەوەژمێکی زۆر بە بزوتنەوە بەرین و بەربڵاوەکانی دەرەوەی زیندان دەبەخشێت و بێگومان ئەم خەباتە بەربڵاو و هەمەلایەنەیە کاریگەری لەسەر خەبات و ناڕزایەتیەکانی ئێوەی ناو زیندانەکانیشدا دەنێت. ئەم خۆڕاگریە مێژووی و خاوەن ڕەگ و ڕیشەیە ئێستا ئیتر بۆتە بەشێکی دانەبراو لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی و تا دێت لەگەڵیدا زیاتر ئاوێتە و قوڵتر دەبێتەوە. چاونەترسی و بوێری ناوازەی ئێوە ژنان و پیاوانی بەندکراو بەرامبەر بە جنایەتکاران و ستەمکاران بەڵگەیە بۆ ئەم ڕاستیە. لە ڕوانگەیەکی ترەوە ئەم ئاستە بەرزەی بوێری و چاونەترسیە نیشانەی هاوسەنگی هێزێکی ئومێدبەخشە
کە لەسەر بەستێنی ئەم ئاخێزە شۆڕشگێڕانەیە پێک هاتووە. وێری و خۆراگری بێ هاوتای ئێوە لە نێو چین و توێژە جەماوەریەکانی دەرەوەی زیندان جێگای ڕێز و پێزانینە و بەرز دەنرخێنرێت. بێهۆ نییە کە دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت لەسەرەوەی هەموو دروشمەکانی خەبات و ناڕەزایەتیەکانی دەرەوەی زینداندایە. ئازیزان، خەبات و تێکۆشانی قارەمانانەتان لە ناو زیندانەکاندا، بە تایبەت خەباتی بەردەوامتان لە پێناو هەڵوەشانەوەی سزای لە سێدارەدان هاوڕێ لەگەڵ ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیە بەهێزانەی کە هەر ئێستا لە دەرەوەی زیندانەکان لە ئارادان و هەروەها لەسەر بەستێنی ئەو قەیرانە قوڵ و چارە هەڵنەگرانەی کە بەرۆکی بە ڕژیمی دەسەڵاتدار داگرتووە مژدەی ئەوەمان پێدەبەخشن کە لە داهاتوویەکی نەک زۆر دووردا شۆڕشی ڕزگاری خوازانەی جەماوەر دەرگای زیندانەکان تێک دەشکێنێ و ئێوەش بە سەربەرزی و بە کۆڵێک زانست و ئەزموونەوە دەگەڕێنەوە ناو کۆڕی گەرمی بنەماڵە و ناو ڕیزی هاوسەنگەرەکانتان. کۆنگرەی سێنزامی حیزبی کۆمونیستی ئێران، ئۆکتۆبری 2024 ڕەزبەری 1403 هەتاوی. پەیامی کۆنگرەی سێنزامی حیزبی کۆمونیستی ئێران بۆ بنەماڵەی سەربەرز و خۆراگری گیانبەخت کردووان. بنەماڵەی ئازیز و خۆراگری گیانبەخت کردووان. کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران کارەکانی خۆی بە یادی ئازیزترین جگەرگۆشەکانی ئێوە و شۆڕشگێڕترین هاوڕێیانی ئێمە دەستی پێکرد. ئەم ئازیزانە کە بوونە قوربانی دەستی ڕژیمی سەرکوتگەری ئیسلامی لە پێناو ڕزگاری کرێکاران و زەحمەتکێشان لە چنگ ئازار و نەهامەتیەکانی کۆمەڵگەی سرمایەداری و دەسەڵاتی سەرەڕۆی ئیسلامی و هەروەها دامەزراندنی کۆمەڵگایەکی دوور لە ستەم و چەوسانەوە خەباتیان کرد. لەم کۆنگرێدا جارێکی دیکە لەگەڵ ئارمانی بەرزی ئەو ئازیزانەدا بەڵێنمان نوێکردەوە و لەسەر پێویستی بەهێزکردنی هاودەنگی و هاوپشتی لەگەڵ ئێوە بنەماڵە خۆراگر و سەربەرزەکانی گیانبەخت کردووان جەختمان کردەوە. ئازیزان، ئێمە وەک وەفادارانی ئارمانی بەرزی سۆسیالیزم و درێژە پێدەرانی ڕێبازی پڕ لە شانازی جگەرگۆشەکانتان ئەم کۆنگرەیەمان لە هەلومەرجێکی دژوار بەڵام ئومێدبەخشدا بەڕێوە برد. ئەم هیوایە هەڵقوڵاوی ئارمانی هاوبەشی ئێمە و فیداکاری هاوڕێیانی گیانبەخت کردومانە. ئێمە وەک درێژە پێدەرانی خەباتی کرێکاران، دادخوازان، ژنانی ئازادی خواز، ئاخێز و بزەوتنەوەکانی تر و بەتایبەت ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی کە بە ناوی ژینا نەخشاوە هەستمان بە ئەرکێکی قورس کرد لە سەرشانی خۆمان، ئەرکێکی کە سەرەڕای هەموو سەختی و دژواریەکان جێبەجێکردنیان ممکنە. یاد و بیرەوەری جگەرگۆشە قارەمانەکانتان لەم ڕێبازەدا بەردەوام ئێلهام بەخشینمان دەبێت. جارێکی تر ئەو پەڕی ڕێز و خۆشەویستی خۆمان بەرامبەر بە ئێوە دەردەبڕین و بە پشبەستن بە یادی ئیلهام بەخشی جگەرگۆشە ئازیزەکانتان ئاڵای سووری حیزبی کۆمونیستی ئێران تا گەیشتن بە ئامانجی کۆتایی شەکاوە ڕادەگرین. کۆنگرەی سێنزدەهەمی حیزبی کۆمونیستی ئێران، ئۆکتۆبری 2024 زاینی ڕەزبەری 1403 هەتاوی.